بەڵێ سڵای خۆی گەورە لێوە لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت بۆی بڕیارێکی نوێی بەڕێوەبەری نەخۆشخانەی شەی شەوکەت بەشێکی زۆر لە دکتۆرەکان بایکۆتیان کردو ئەمڕۆ داوام ناکەن. ئەمە بزانم ئەم هاوڵاتیە کە هاتووە بۆ نەخۆشخانەی شەی شەوکەت لە سەی سادە بزانم چی بۆ کراوە چی و پێ گوتراوە. سڵاوە لێبێ. سڵاو لە جەنابیش و سەلامەت بیان پێوتی ئێ ساتی دەدەرەوە. وڵایەوتیانەوە بۆچی ڕۆشتونێتت دەرەوە ینی ئێمە کەسێکی تراویست نییە وتی بڕۆن و لێرە بایکۆتە و هیچی شێکی لێ ناکرێت لێرە بڕۆنەوە. ئەتر دکتۆرەکە تەلەفۆنی کردبوو بەماوەتی لە خۆتانە چۆن ڕۆشتونێتەوە تو لە خۆمان و ناڕۆشتونێتەوە ئیزیان ناوین وتیانە دکتۆرەکان لێرە بایکۆتن و کەس نایە بە سەرتان. ئێستا دکتۆرەکان لە دەرەوەن ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێ ئەو دیمەنە بگوازێتەوە بایکۆتیان کردووە ئەمە گرفتی بۆ ئێوە دروست نەکردووە. بە تاکید گرفتیان بۆ ئێمە دروست کردووە گرفت بۆ میلەتی ڕەشوڕوت و کەم دەرامەت دروستە بە گینا خۆ کەسێ بدار بێت و کەسێک مەسئول بێ و کەسێکی دەوڵەمەند بێ بە خواڕوو ناکاتەم خەستەخانانە ئەچێتە سلێمانی ئەچێتە ئەهلیەکان ئەسڵەن ئەگەر مەسئولەکان بێ هەر لە وڵاتانە چارەسەر وەرناگرن. ئەی ئێمەکی فەقیر و هەژار چی بکەن کە ئەو ئێمە حالێن یەک هەفتەیە دەسیمان پێکەن شەممە یەکشەمە دوای یەکشەمە ڕانگەیان ئێوە ئاگادار نەبوون ئەمڕۆ بایکۆتە؟ نا بە هیچ شێوەیەک قەرار بۆ ئەمڕۆ عەمەلیاتمان بۆ کرێ هەر نەگەم ڕۆژ قەرار بوو شەمە بۆمان بکرێ دوای وتیانە خێنە یەکشەمە باشە یەکشەمەش تەلەفۆنیان بۆ شەمە ئێوارەکەی تەلەفۆنیان بۆ کردینەوە کە دوێنەیەەکە تەلەفۆنیان کردیان مێن بە هیچ شێوەیە داوام نییە و بایکۆتەوە بە شەرت ئێمە حەچیشتمان حازر بووە کە شەمە عەمەلیات کرێ کە شەمەش نەکرا خۆمان حازر کردو بۆ یەکشەمە شتیان بایکۆتە ئێمە نەخۆشەکەمان شەو پێگیر بۆ زۆر ناڕەحەت بوو هێنامانە لێرێ بە تەواوی بۆیان کردووە ئەکە ئەزانی ئەکرێ بابی و تا شەو وەرە با بۆتان بکەین یعنی دەسیدەسییان بە ئێمە کرد لەوێ قەی ناخۆ دکتۆرەکان تا بڵێن ئەوەی خۆی هاوکاری نەبوو دکتۆری خۆی بەڵام ئەوەی کە خەفەر بوو لێرە زۆر هاوکاری بوو ئەو هاوکاری کرد بەڵام وا من ئەم نەخۆشە ئەبوایە نەگەشتایەت ینی ئەمڕۆ ئەبوایە دوێنێ عەمەلیات کرایە ئەگەر من ئەم نەخۆشەمان شتێکی لێبێت نەک من کەسێکی تر ئەم کێ بەرپرسە غێر دکتۆرەکان لێرە بەرپرسن ئێمە نەخۆشیەوانی لە ڕۆژێکەوە کە پێویستمان بەوانە بێ کە ڕووکەینە عەیادەکانیان ڕویان تێکن هەموو شەوجارێک و دوو مانگجارێ لە وەرن بۆ عەیادە کە ڕووین بۆ عەیادە ئەتی لێ مەسرەفێکی زۆر و پێکەن ئەی لە دوای شەخۆ ئەبێ لە خەستەخانە عیلاجمان بکەن ئەی بوو لە دوایە دەرەوە بۆمان ئەنووسن ئەڵێ بڕۆ بۆ ئەهلی ئێمن ئەگەر ئەهلیم ببێ ناچم بۆ خەستەخانەکە هەر یەکسەر ڕاستەخۆ چم بۆ ئەهلی. بەڵێ دەست خۆش بێت بایکۆتی دکتۆرانی نەخۆشخانەی شەی شەوکەت لە قەزای سەی سادق دژی بڕیاری بەڕێوەبەری نوێی نەخۆشخانەی شەی شەوکەتە کە چەند ڕۆژێک پێش ئێستا بەڕێوەبەری نەخۆشخانەی شەی شەوکەت کۆچی دوای کرد بەڵام کاتێک بەڕێوەبەری نوێی نەخۆشخانەی شەی شەوکەت دادەنرێت ئەو داوا لە دکتۆرەکان دەکات داوامیان بۆ زیاد دەکات بەڵام دکتۆرەکان ئەوەش قبوڵ ناکەن وەکو ناڕزایەتیە دژی ئەو بڕیارە ئەوان بایکۆتیان کردووە دەڵێن تاکو ئەو گرفتەمان چارەسەر نەکرێت ناچنەوە ناو دەوام.